ئێمە وەکو مەڵبەندی پێنج کۆمەڵی ئیسلامی بە مەبەستی بەرچاوڕۆشتنی زیاتری ئەندامان لەسەر بارودۆخی سیاسی ناوخۆیی و دەرەکی کۆمەڵی ئیسلامی لەم هەرومەرجە ئێستادا هەستاین بە سازدانی زنجیرە کۆڕێکی گشتی بۆ ژمارەیەک لە بەڕێزانی ئەندامانی ئەنجومەنی سیاسی و بە بەشداریکردنی ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان ئامانجی سەرەکی ئەم چالاکیە زیاتر تشخصن سەر بارودۆخی سیاسی ئەمڕۆ و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بەم ڕووداوانەی کە لەم دوایانەدا ڕوویان داوە و پاشانیش پێگەی کۆمەڵی ئیسلامی لە هاوکێشە سیاسیەکانی ئێستادا زیاتر ئامانجی کۆبوونەوەکان و چالاکیەکانمان لەوەدا خۆی دەبینەوە. ومێد دەکەین کە ئەندامانمان زیاتر بەرچاوڕۆشنتر بن چونکە هەمیشە بەرچاوڕۆشنی هەنگاوی دروست بە ئینسان دەنێت بۆیە پێمان وایە کە ئێمە پێویستە هەم خۆمان هەم ئەندامانمان لەسەر بەرچاوڕۆشنی هەنگاو بنین و هەوڵدەین لەسەر ئەم ڕێگەیەش لە ڕاستیدا مامەڵەی سیاسی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ جەماوەری کوردستان بکەین.